من ناوم فؤاد عوسمان فتحوڵایە لە ساڵی 1970ەوە ئاسنگەری یەکەم لە داگیربووی شاری هەڵەبجەم لە کۆڵانی جوولەکان لەدایک بووم. کاتێک کە مەکتەبم تەرەکە ساڵی 1970 وازم لە مەکتەب هێنا چوون بووم بە شاگرد ئاسنگەر لای وەستا فواد لە بانزیخانەی کۆن، بانزیخانەی کۆنی ئەسلی لەوێ شاگرد بووین. لە هەفتاکانە دوکانەکەمان گواستیەوە بۆ کۆڵانەکەی لای حەمامی سوورەت تاکو 1970 لەوێ شاگرد بووم. دوای 1970 ئیتر دوکانی خۆم هەبوو لەگەڵ وەستاکەمان شەریک بووم و دواییتر دوکانەکە بوویەوە بەیی خۆم. لەو لە ساڵی 1970ەوە من ئاسنگەرم تا ئێمە نزیکەی تەقریبەن 50 شتێکەکە. من موالیدی 54م. من لە شاری هەڵەبجە لە گەڕێکی جوولەکان لەدایک بووم لە 1/7/54. لە 62 ماڵمان ناتوەتە سلێمانی، لە سلێمانی داهاتنیشین. لە 1970 دوکانی خۆم هەیە تا ئێمڕۆ. وەڵی تر تەمەڵی مەکتەب ئەمەی پێکردووی، بەڵام ئیسفادەمان زۆر لێ کردووە لەخوا بەزیادە شتێک فێر بووین لەم سنعاتە باشە. وەڵی شوکاری ئەمە بە زۆری ئیسا نەخشە و مەحاجەرەیە و دەرگای گەراژەوە و شتانەیە ئەوانە دروستەکەین و ئیتر ئێستا بە عامیشەکە کەم بۆتەوە، بەڵام جاران باش بوو، یعنی زۆر باش بوو. ئێمە شاگردمان زۆر بوو، ئیشمان زۆر بوو، بەڵام ئێستا بە عام هەموو شاروای لێهاتوو ئیش کەم بۆتەوە. ئیتر ئیشەکان وا ئاڕوات لەگەڵ ماسنگەریێشە ئەو ڕۆژانەی کە ئیش نەبێ خۆمان مەشغوڵەکەین بە نەخشێکەوە یا بە ڕەسمێکەوە ئیشی تیاکەین، یا بەعدە ئیشەکەی بۆ خۆمان لە ماڵەوە نیە دروستیەکەین. بۆی شکڵەکانی جوانە خۆم هەڵێ بژێرم و دروستیەکەم. باسن زیاتر نەخش و ڕەسم. بەعدە نەخشێکەیە غەریبە تااقەتمە بێ دروستیەکەم. ڕەسمیشی ترەگە ڕەسمێکی جوان یا ڕەسمێکی پیاوێکی کۆنی ناودارم بەردەستکەوێ ڕەسمێکەم، بەڵام ئیستا بە بۆ نێوەی کە جێگەم نەماوە لەم ناو دوکانە هەڵیواسم ڕەسمەکانم کەم کردوێتەوە. ڕەسمم هەیە لەو پەنایە دامناوە، جێگەم نییە هەڵیواسم. تا حەسەن زیرەکی گەورە هەر نییە بەویاوە بێ، هەر لەناو شاعیرانە، بەڵام جێگا نییە داین. خۆم بیدات زەوقی کتێب خوێندنەوەم هەیە، کتێبی شعر و ئەدەبیات و ئەوانە. لەبەرەوەم شاعیرانی کە ڕەسمەکانی کراوەم فەیلسوفانە هەمووی شتێکم خوێندوتەوە لە سەریان، بۆی تر حەزم کردووە ڕەسمەکانیان هەبێ. هی کەش هەیە بەڵام جێگەم نییە بیکەم. وەڵی هەمووی عەزێتیە وڵێ عەزێتی نییە، بەڵام هەمووی زەوقە. تۆ کە زەوقی لەسەر شتێ بوو ئەیکەی تر لەگەڵ زەوقە هەمووی ڕوات ئەکرێ. وەڵا تەقریبەنەوە 2-3 پاسیلمان هێناوە تەماشامان کردووە تا لەسەریەوە دروستمان کردووە. پاسیلیش بۆیە لە ناو کوڕێ ئەردا، یعنی هەرە سوورەتەوە. وێنەکەی هێنم و لەسەر وێنەکەی سینساخیەکەمەوە. ئەو ڕەسامی چاک هەیە لە شارێکەمانە. ئیتر لەسەرەوانە دروستیەکەینەوە. بەس مهمەوەی ڕەسامەکە نییە زۆر بە جوانی بۆمان بکە، تا جوان بێ ڕەسامەکە ئیشەکە زۆر جوان دەرەچێ. ئەی هەمووی بەپارەیە. ئەوها ڕەسم هەبووە ڕەسامی چاک بۆی کردوین، $1000 ماوەتێ ڕەسمەکەشیمان نەکردو، جوان دەرنەچووە. بەڵام ئەو ڕەسمێکی پانورامایە بوو، تقریبان 6-7 کەس بەیەکەوە. $1000 ماوەتێ ڕەسمەکەشی جوان دەرنەچوو، پارەکەشمان ناوەت. لە ئێرانەوەیە، لە تورکیاوەیە، لە ئۆکرانیاوەیە. بەس باشترین ئاسنی ئۆکرانیەوە. ئاسنی ئێرانی داینە یەک تەنەکاوی پێ بکە لە پاش 10 دەقیقە بێ بەژەن، چکە پۆڵای زۆر زۆرە. ئاسنی تورکیش نیسبەتی پۆڵاکەی کەمترە، بەڵام
لە هەمویان چاکتر ئۆکرانیایە. باشەکەی لەوایە ئاسنێکی زۆر ڕێکە، خواریتیان نییە، دوایەوە بۆ خواردکردنەوە بۆ ئیش ئاسانتر لێ بەدەست. تالیان هەمووی وەکوەیەکە، ئەمە ئاسن فرۆشانە نییە، ئەگەر بە خۆڕایی دەستیان کەوێت هەر بە یەک سادەی فرۆش. ئاسن فرۆش وایە. هەموو یار بەساری تر چۆ بەلای بڵێ ئاسنی ئۆکرانیم بەرێ نینی دایەتێ بە ئۆکرانی. ئیتر هەیە وجدانی باشە، هەیە وجدانیشی نییە. ئۆکرانێکە ساری گرانتر دەکەوێت لەمان، تقریباً کەمی $20 $15 $25 دەچێتە سەر. ئەوەیە ئێران نزیکترە. ئۆکرانیان لەو دیو تورکیاوەیە، بچێتە تورکیا و ئینجایە، بەڵام ئەو ئێرانە بە سلێمانیە تا ئێستا کەس نەیکردووە. منیش یەکەم دانەیە بە ناڕەحەت بووم، بەڵام ئەگەرێکی بوویەوێ زۆر بە ئاسانی لێ بەدەستەوە. ئەم بەم شیشەشەکێ و بە ڕاستەشەک بۆ نەچی ئازەرە بەکارێ، بۆ نەچی بەراز بەکارێ، ئەوەش نانەوە. وەڵی ژیانێکی خۆشی پێبەخشیوین. دوایەوە قسانیمان نییە لەخوا بەزیا بێ. ئیتر خۆی مهمەوەی ژیانێکی سەربەرزانە بژیت. وەڵی ئادایکی لەم ئیشە هیچ شتێ ڕێگر نەبووە، بەس وەختی وایە ئیشەکەی بۆ ساحێبیشێک حەقی خۆی نایەت هێ، یعنی پێوەی هیلاگەوی بە ئیشەکەیەوە، تەقدیری ئیشەکە نادانێ، ڕێز ناگرێ. زۆر هەیە لەو بابەتە، خاصن ئەم جیلەی ئەمڕۆ کەمێکیان وان وەنێ کە ئیشێکی بۆکەی ئەهمێتی ئیشەکە نازانێت چییە. لەبەرەوە دوایی لە کۆتایی حسابەکەشە حسابەکە نییە وا لەیەکە، یعنی بێتاقەتت دەکاڵی شەڵارەمی شەم نەکردایە. ئەوەیە تا من لە مەیدانی ئیشێکم کردوان بەسەر هات، باخوا دەوری پارەیەکی خەیاڵیان لێ بڕین لە ئیشێکە، بەشە تێ 4 دانەمان ئێمە هیلاک بووین بۆ ئیشەوە. ئێمەشیان بردا ئەوێ ئیشمان پێ بکەن، مەجموعەیە عەرەب لەوێ بوو ئیشیان نەزانی، ئیشەکانی ئێمەیان کرد بە نمونە بۆ ئەوان. زۆر ناخۆش بوو بەلامانەوە، هەم مۆندیسەکە عەزیەتیین، ئەم جەماعەتی مۆندیسەکان ئەوانە عەزیەتیانین، زۆر زعاجیان کردین. ئەوانەشمان تووشە بێ، بەڵام ئەوانە کەمن، زۆر نین. دەلامی واشەیە ئیشمان بۆ کردو، تەماشای قایمەی نەکردوین، وتێتی ئەگەر داوە نەشم لێ بسێنی ڕازیم. لەبەر ڕەحمەت بێ کە عەلی بۆسکانی قەت تەماشای قایمی منی ناکرد، کاکامیلی حاجی سەعید قەت تەماشای قایمی منی ناکرد. بەڵام دەوڵەمەندی وا هەیە کە ئیشێکم بۆ کردو بای $60 بای 60 وەرەقە بۆ دەی لێ بڕیوە. ئەوەش هەبوو، ئەوەش هەیە، ئاوایە ئەو شانە ئیشی ئەمە ئاوا دەرەچێت. بەڵام ئێستا بە زۆری کە ئیشێت مەعامەلەی لەگەڵەکەین، بۆی دوایی عەزیەتمان نەیات. بەنسبەت لەم وێنانەوە کە دروستێکەین، زۆری ئیسفادە لە ئیشی هێزی دەستی خۆمانەکەین، هێزی عەزەڵاتی خۆمان، چونکە هەمووی ئیشی چەکوشکاریە، لەبەرەوە خۆمان هیلاگەبین تایە، نەوەک مەکاین و شتان. بەدەوەی کە ئیشی مەچینە بێ لە حیمکردنەکەیەتی و پاکردنەوەکەیەتی، بەڵام هەمووی هێزی عەزەڵاتە و دەسە و چەکوشە و فلەنجێ و لەسەرەوانە خواریەکەینەوە. دا بەنسبەت دروستکردنیشانەوە ڕەسم کەوتووە، ڕۆژی وا بۆ 4 ڕەسمم تەواو کردووە، وەختی وا بۆ بە 5 ڕۆژێک ڕەسمم تەواو کردووە. اینجا ڕەسمەکانیش ئەوەیە بڵێن ئێمە ئیستیساقێکەینەوە، ڕەسامێکی باش ڕەسمەکانمان بۆکە، ئێتە دوایی لەسەر ڕەسمەکەی ئیستیساقێکەینەوە. بەڵام ئەو بە ماجیک بۆمانەکە، بە ماجیکی 6 ملیم ئاوا دروستیانەکەینەوە. وەڵای تر خۆی ئەوە لێت تەمەن گەورە ئەبێ، تر کە تەمەن گەورە بوویت ئەڵێ نەبێ ژن بێنی، ئەبێ دوکانێ هەبێ، ئەبێ تر بگۆڕێنی، گەمە گەنجێتی نەما. ئیتر ئەوە لەوانە لەو مەرحەلانە ئیتر دەست پێیەکە، ئەبێ دوکان دابنی پێشەوەی ژن بێنی، دوکانماندانە، ئیتر دوای دوکان پاش 1-2 ساڵ بە زۆر ژنێکیان بۆ هێنانی تر ئەوە ئیتر ماڵ و مناڵ هەیە و باشە لەخوا بەزیابێ، ژیانێکی کامەرانەوەی نەسەر. ئێمە ڕۆژانە لێرە ئەمێنینەوە بۆ نان خواردن لەگەڵ ئەمانە هاوکار
تقریبا تا 12 ساڵە لەگەڵ مایە کاگلێر هەر لەگەڵ خۆمان ئەیشەکە وەسایکی کەشمانەیە و مەژغوڵی خانووە ناتوەتەوە نیوەڕوانی تر بازە نیوەڕۆیەک لێرە نانەخۆین هێلکە و ڕۆنەکەن و تەماتایەکەن و تەماتە سوورەکەنەوە و وەختی وایە بێ بە حەفلە برنجی کوردی و مریشیش لێنێن و ئاوا ژیان بەسەرەبین لێرە. Thank you.